بەڕێزان سڵاوتان لەبێ من گومە محەممەدم جارێکی دیکە زۆر خۆشحاڵم کە لە زنجیرەی حوتەمی پۆدکاستی کوردستان پۆدکاستەکەی خۆتان لەگەڵ ئێوە یازی شا دەبمەوە بۆ ئەمڕۆ گەیشتووینەتە خۆتان نەزانن ئەوانەی کە بینەری دایمی پۆدکاستەکەن ڕۆژهەڵاتی کوردستان، ڕۆژهەڵاتی عزیز، ڕۆژهەڵاتی هونەر و کلتور و یەک دنیا وەسفی دیکە کە من نامێ بەڕاستی زۆر لەسەری بڕۆ میوانەکەشم هاوشێوەی هەموو ئەو کلتور و هونەرەی کە لە مێژوودا هەبوو لە ڕۆژهەڵاتی کوردستان هاوشێوەوان نازدارەویش بەڕێز علی کەریمی و سەر و سیاسەتمەدار کە لە سۆدۆ لەگەڵ مەکاک علی زۆر خۆشحاڵم کە لێرەی جلە کوردەکانیش زۆر جوانە. زۆر بەخێر بێ بە خێراتنتان دەکەم و هەموو جۆگران و بینەرانی ئەو بەرنامەیەش لەسەر سەرمان و لەسەر چاومە. ئەمە یەکسەر بە پرسیارێک لە دەروی بابەتەکەمان دەست پێ بکەم. من چەند ئازیزێک لە کەناڵی کێنیان خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان نیشەکەن، خەڵکی ڕۆژهەڵات بۆ هێندە نەرمونیان و لەسەر خۆی کاک علی ئەما گەڕێتەوە بۆچی مێژۆکەی فەرقی هەیە جۆرێک لە جۆرەکان یاخود ئەمە هەر تەبیعەتی خەڵکی ڕۆژهەڵاتە لەسەر خۆ قساکەن تووڕەبوونتان کەم لێ بینێ ینی سۆفتین زۆر ینی زۆر نەرمونیانن بەڕاستی هۆکارێکەیە بۆ ئەمە یان والله ڕاستە ینی دەبێ بڵین بەڵێ وایە لەبەر چی هۆکارەکەی زۆر وازەحە و کارەکەوەیە کە ئێمە بە درێژایی مێژوو قەت خۆمان نەبووین، ینی کورد لە باکوور لە ڕۆژهەڵات ڕۆژاوا لە ئێمە زۆرتر باسی ئەو 100 ساڵەی دواتر دەکەین کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابەش کرانەوە لەسەر دار و پەردووی عوسمانی لە تووکوت کرا و سی وڵاتی دیکە لەسەر دار و پەردووی عوسمانی دروست بوو و سەر بەخۆی خوان وەرگرت لە مەغریبەوە لە لوبنانەوە لە سووریاوە لە عێراقەوە لە هەمووی ئەوانە بەداخەوە ئێمەی کورد دووبارە دابەش کراینەوە لە ساکسپیکۆوە و بەشێکمان و بەر عەرەب و دوو بەشمان و بەر عەرەب و بەشێکمان و بەر تورک و بەشێکمان ئەو دابەش نەبوو بەڕاستی ینی لە ساکسپیکۆدا ئێران دەستی لە نەدرا ئێران پێشتر لە شەڕی عوسمانی لەگەڵ سەپتەوی لە چاڵدران دابەش کرا چونکە هەموو کوردستان بە باکووریشەوە و بە ڕۆژاواشەوە و بە باشووریشەوە پێش شەڕی چاڵدران لە ژێر سەیتەرە و فەرمانڕەوایی سەفەویەکاندا بوو. لە سەفەویەکان ئەویان دۆڕاند و بەشێکی زۆری خاچی کوردستانیان لێبووەوە و سوڵتانەکانی عوسمانی کەوتبوون بە حاکم و فەرمانڕەوایی ئەو بەشەی کوردستان کە بەشە هەرە زۆرەکەشی بوو بەڕاست. جا بەهۆی ئەوەوە ئێمە بمانوێ نەمانێ بە درێژایی دەیان ساڵ و سەدان ساڵیش دەتوانین بڵین ئێمە لە ژێر سەیتەرەی نەتەوەیەکی باڵادەست جا فارس یا عەرەب یا تورک تۆ گەعان بینی سەی بکەی دەبینی مەسەلەن تەقالیدی باشووری کوردستان بە تایبەت لە منتەقەی گەرمیان و کە بەرەو کەرکووک دەڕۆیوانە زۆر مەسەن تەقالیدیان وەکو عەرەب دەچێ لە شێوەی ناخواردن لە شێوەی کاریگەری دروست کردەوە کاریگەریان لەسەر هەبووە یا مەسەلەن ئەوەی کە جا بڵین بەخۆشی یا ناخۆشی کوردەکانی بە ڕۆژهەڵات و بەر ئێران کەوت لە کۆنیشەوە ئەگە تۆ چاو لە ئەو هەموو ئەفسانە و ئوستورە و مۆسیقای کۆنی ئێرانی و ساسانیەکان و تەنانەت بگەڕێەوە بۆ زەردەشتەکان و بگەڕێەوە بۆ ئەو فەرهەنگی کۆنی هەمووانە کاریگەریان هەبوو هەمووی ئەوانە کارگەران لەسەر فەرهەنگی دواتری شێمن مکریانی و هەژار و هەموو شاعیرە باشانی بە دڵنیایی هەژاریش کاریگەری شاعیرە بەرزەکانی ئێرانیان لەسەر بووە و تەنانە زۆر جاران تەرجمەی شێعرەکانی وانیشان کردو بە کوردی دەرخواردیان داوی بۆیە ئەو سۆفت بوونا ئەو نەرم بوونا ڕەنگە بەشێکی لە نزیکی لەگەڵ فەرهەنگی فارس یا ئازەری ئەوە بوو بێت کە کوردیێرانێش تقریبن لە چاو تورک لە چاو لەسرە خۆترین و تۆزێکیش لەگەڵ منتقیش لەگەڵ لۆجیکیش ڕاهاتوی ڕاستە. زۆر باش کاگالی با دەست بکەین بە بابەتەکەی خۆمان ئەمڕۆ باسی ڕۆژهەڵاتی کوردستانەکەین. بەگشتی ڕۆژهەڵاتی کوردستان ڕوونە نزیکەی 10 بۆ 12 ملیۆن کەسە بێت هەرچەند ئامارێکی دروست لە بەردەستدانیە بە حکومەوەی کە سەرژمەری نەکراوە. پارێزگا گەورەکانی کرماشان و سنە و ورمێ و ئیلام و لوڕستان و وەنیە خوراسانی باکوور و ئانە زۆر بەشیان سونەن ڕۆژهەڵاتی کوردستان تر مەهابات و سەردەشتۆمانەشە کەونە چوارچەوەی ئیلامەوە لە دوای لۆزان و خۆشت باست کرد ئێران
دابش نکرا لە لۆزانە پێشتر مێژەکەی گەڕێتەوە بۆ پێشووتر لەبەرەوە دەبینین کە جۆرێک لە جۆرەکان هاوشێوەی باکوور و باشوور نەبووە یەکسەر ڕاستەخۆ شەڕ و کۆمەڵێک بابەت دروست بێ لەبەرەوەی ئێران ڕۆژهەڵاتی کوردستان پێشتر دەسوپێی لەگەڵ ئەم بابەتیان نەرم کردبوو داگیرکاری بینی بوو جۆرێک لە ئەوەی بینی بوو بەڵام کە لە 1925 ئیتر ڕەزا شای پەهلەوی یەتە سەر حکوم دۆخەکە ئاگۆڕێ دەسەکا بە نێوەندگەرایی و ئیتر جۆرە لە جۆرەکان ڕوبەڕووی زمانی کوردی و ڕوبەڕووی کوردەکانە بێتەوە کورد لەو کاتەدا کاک عەلیەمەوە پرسم دۆخی چۆن بوو بەگشتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە 1925 بۆ دووە ئەو شەرحەی کە تۆ کردت ئێستا کوونێ ئەوە شەرحێکی زۆر 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 دەبێت تەکمیل بۆی بچین کە نازان بەرنامەکەی تۆ ئەوەی باش کاور دەکایان نایە تااقەتی و بەرن ئەوەی هەیەە دەڵات تاقەسمان هەیە هەم خۆش مهمەکانی بەڵام ئەوەی کە دەبێ ئاوڕی وێدەینەوە ئەویش ئەوەیە کە ئەو چەمکی دەوڵەت نەتەوە چەمکی دەوڵەت نەتەوە لە دوای ڕووخانی عوسمانی هاتەکایەوە و بەبێ ئەساسی ئەسڵی فەلسەفەی کە لە کاتی خۆی لە 1970 لە شۆڕشە مەزنەکەی فەڕانسەی دەوڵەت نەتەوە لە ئوروپایە بوو بە دیاردەیەک و قاچی چەقاندووە دروست بوو و لەسەر ئەم سیاسەتی جۆغرافیا و نەتەوەدا وڵات دروست بوو بە نێوی ئیتالیا وڵات دروست بوو بە نێوی فەڕەنسا وڵات دروست بوو بە نێوی ئاڵمان ئەمانە دەبێت بگەڕێنەوەی بەداقەوە ئەو ڕەوتی دەوڵەت نەتەوە کە لە شۆڕشە مەزنەکەی فەڕەنسا لە سەدەی 17 دەستی پێکرد ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە میدڵیسیا بڵین لەو منتەقەی خۆمان زۆر درەنگتر هات بۆ لامان ئەو باە زۆر درەنگتر هات ئێمە هەر ئیپراتوری بوو هەر سەرڕۆیی بوو عوسمانی بوو بەشی زۆری نشینەکان مابوون نشینەکان مابوون و ئەو جار قازار هەبوو سەفەوی نەمابوو بەڵام قازار هەبوو بۆیە دەبێت بگەڕێنەوە سەرەوەی کە کاتێک عوسمانی ڕووخا دەوڵەت نەتەوە لەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێی چەقاند و کوردیشی گرتەوە ئەم دەوڵەت نەتەوەیە لە چوارچێوەیەکی تایبەتدا جوغرافیایەکی تایبەتدا ئەو کۆمەڵە خەڵکانە جا ئازەری بۆ ئەرمەنی بۆ کورد بۆ هەرچێکی بووە دەنێوە ئەو خەریتە جوغرافیاییدا کە پێی دەڵێن ئێران پێی دەڵێن تورکیا پێی دەڵێن عێراق خۆیان گرتەوە و بە میلەتی عێراق ناسێندران دەرخواردران حەقیقەت ئەوەیە کە میلەت عێراق نییە میلەت کوردە یا نەتەوە کوردە یا عەرەبە ئەم ئێران ڕەزاشا هات بەڕاستی تووشی ئێرانێک بوو ملوکل تەوایفیان پێدەکوت ملوکل تەوایفی ینی هەر ناوچەی بە خۆی ملوکێکیە بوو مەلیکێکی هەبوو ینی ئاوای دیت کەس بە کەس بوو ئەمە هات ڕەزاشا کە قاجاری ڕووخان قاجار ڕۆیشت هات کوتی ئەمن نەتەوە دروست دەکەم بەلاسایی ئەتا تورکی بیزەبت ئەوانە لێکترهامیان لێکتر وەردەگرت ئەمە هات لەسەر چەمکی ئێرانی بوون ئێران وشەیەکی زۆر زۆر کۆم بوو کە ئەو دەمباوی نەمابوو ئەو وشەیە ئەو وشەیە لە جگای ئێران دایانکوت پێڕەزاشا جارێکی دیکە زیندوی کرد دایانکوت پێرشیەن لە پێرشیەن ینی وڵاتی فارس بەڵام ئیتر ئەو هات بۆی کە نەتەوەکانی بلوچ ئازەری کورد عەرەب بێنەتە ژێر یەک خەریتە و بە یەک نەتەوە دەرخواردی دنیا و دەرخواردی کۆمەڵانی خەڵکی بدا وشەی ئێرانی هێنا کوتی ئێمە هەمومان ئێرانین ئەمە هەمومان ئێرانین ئەو ئێرانە دروست بوو کە ئێستا کوونیە ئێمە هەمانە کە بریتە لە خەڵکی بەلوچ بریتە لە خەڵکی تورکەمان کورد ئازەری و فارس ئەمە دەبێ بگەڕینەوە سەر ئەوەی کە ئەم دەوڵەت نەتەوەیە چۆن جێی گرت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستە باشە کاک عەلی دواتر لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ساڵەکانی دواترە کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵە و خۆڕێخستنەوە دروستە بێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان پێما بێتتر لە 1940 پێشەوە هەبووە جوڵانەوەی دیکە هەبوو بەڵامەوەی کە دیارە دەمێ بەڕاستی زۆر لەسەری بۆستین لە 1940 راپڕێنی جەماوەری لە ڕۆژهەڵاتی کوردستان سەر هەڵدا جۆر لە بین سەر هەڵەدا بەگشتی ژەکاف دروستە بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان وانە داتە کاما بێتە هۆی هەوێنی دروستبوونی کۆماری مەهاباتیش ژەکاف چۆن دروست بوو بیرکردنەوە لە ژەکاف ئەگەر ئەمن ئیجازە ببرای خۆت بدەیت
لە دوای سایکسپیکۆ سێ چوار هەنگاو سێ چوار مەرحەلەی گرینگکەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژهەڵاتی کوردستان وەکو کورد هەمیشە و دایم جێگای سەرهەڵدان و جێگای ئاژاوە و جێگای ئەوە بوو بووە حکوومەتەکانی قاجار و حکوومەتی پەهلەویش بەڕاستی. ئەگەر چاو لێ بکەین لە مێژووی دوای ڕەزاشای کوردەکان هەستی کوردایەتیان بەقووت زۆر ڕاستە و ئەگەر دابەشی بکەین بە سەرهەڵدانی عوبەیدوڵڵا شێخ عوبەیدوڵڵا ئەگەر سەرهەڵدانی سمکۆ پێش ژێکاف و پێش دموکرات زۆر زووتر ئەمە دووسێ سەرهەڵدانی زۆر ئەوە بووە. کاتێک کە شێخ سەعیدی پیران لە ئامەد ئیعدام 1925 ئیعدام دەکەن ئەمە هەستێکی زۆری ڕۆشنبیر و وردە برژوا و خەباتجێر و تێکۆشەری ڕۆژهەڵاتی کوردستانی بزات چونکە ئەمە زۆر لێک نزیک بووین. ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ ئامەد زۆر لێک نزیک بوون و هاتوچۆ بوو. بەشێکی زۆری کوردستانی ڕۆژهەڵاتیش منتەقەی شکاک و شیمالی کوردستانی ئێرانیەکەم شکاک و ئەوانەی تێدایە و ئەوانەش بە تورکیا لە ڕۆژهەڵاتی لە باکوور نزیکن یەکتری لە یەکتر تەئسیریان وەرگرتووە هاتوچۆ شتیان زۆر بە گرژی بەپڕی هەبووە. کاتێک کە شێخ سەعیدی پیران بە زۆر مەزلومی زۆر بە نامەردی زۆر بە وەحشیگەری لەگەڵ هەموو هاوڕێکانی کە سەرۆکی ئەو زوڵانەوەی شێخ سەعیدی بوون 16 نەفەر بوون. دواتر بۆ کۆماری ماباتیش کۆماری ئاراراتی شەماش تقریبا دووبارە بێتەوە زۆر ئیلهام لە یەکتر ئەمە تەئسیراتێکی وەرگرت. دواتر هەر لەسەر ئەوەی هەر لە منتەقەی شکاکانی و لە منتەقەی باکووری ڕۆژهەڵاتی کوردستان اسماعیل ئاغا سەرهەڵدەدا. اسماعیل ئاغای شکاک ئەویش هەر نوعێک دیاردەی نەتەوەیی و دیاردەی کوردایەتی و ئەوانەی لەگەڵ خۆی هێنا و جەریدەی هێنا لەگەڵ خۆی و بۆ یەکەم جار سەرکردەی شۆڕشێک هاتە سەرەوەی کە ئەهەمیەت بدا گرنگی بدا بە نووسین و بە بڵاوکراوە بە نەشریە لە پێشدا ناوەکەی زۆر ناخۆش بوو یانی دەنجی عەجەم و دەنجی کورد و مردنی عەجەم و شتیان جەریدەکەی شتێکی ئاوا بوو. دواتر گۆڕیان بەڕاستی کۆمەڵێک نوخبە لێی هاڵا لە اسماعیل ئاغای کۆمەڵێک ڕۆشنبیر لێی هاڵان کە ئەو ناوایان گۆڕی. دواتر هەر ئەو ڕەوتی ناسیۆنالیستیە بە قووەت دەبوو لە ناو چێ لە ناو چین و توێژی وردە بورژوای شار ئەوجار ینی بۆ یەکەم جار ئەوەی کەیتر کورد ماندوو بوو کە جلەوی شۆڕشەکەی بەدەست شێخ و ئاغا و مەلایەوە بێت لەوە ماندوو بوو و ئەو جارەکانە چینی ڕۆشنبیر پێشەوە شەریکێک بوو لەوانەوە نیە دەڵم ئەمە هاتن کۆمەڵێک خەڵکی بێناو و نیشان خەڵکی زۆر بێناو و نیشان هەر وردە بورژوای شار لە شاری سابلاغێ هاتن کۆمەڵێکیان دروست کرد بە ئیلهام لە کۆمەڵێک کە لە باشووری کوردستان دروست بوو بە نێوی کۆمەڵەی هیوا کە ڕەفیق حیلمی سەرکردەی بوو و ڕەفیق حیلمی سەرۆکی و حیزبی بوو. کاگالی من زۆر جار قسەکەت بیر نەچێتەوە دیقەت هەیە ینی لەم زنجیرانەیە کە نمونەیەک و بەڕێست بانگەکەم شۆڕژێڕەکانی هەر چوار پارچەی کوردستان لە تەواوی سەردەمەکانی ئیلهامیان لە یەکتر وەرگرتووە زانی سوودیان لە یەکتر وەرگرتووانی بەردەوام ئەگەر یەکتریشان نەبینی بێ بەڵام کاتێک کە ڕۆژنامەیەک لە باشووری کوردستان دەرچەوە بوون لە باکووریش سوودی وەرگیراوە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش بە هەمان شێوە هەم بۆ شۆڕشەکانی ژانی بە هەمان شێوە. ئەمە زۆر تەبیعیە کاکەمۆژان چونکە ئێمە یەک نەتەوەین ئەوەی کە ئێستا پەیدا بۆ ئێمە دووسێ نەتەوەین و ئێمە دووسێ نەتەوەی ئەمە هەمووی قسەی لە خۆڕایە ینی حقیقەتێکەیە بە درێژایی مێژوو نەک مێژووی 100 ساڵی ڕابردوو مێژوی 500 ساڵی ڕابردوش ئێمە نەمان شاردوێتەوە و لە خۆمان وە دەرکەوتووە بە ئاشکراوە دەرکەوتووە کە ئەم سنوورانە دەستکردن ئەو سنوورانە برایە کەوتۆتە ئەو بەری برایە کەوتۆتە ئەو بەری بۆیە کاتێک کە کۆمەڵەی هیوا بە هەستێکی زۆر شۆڕژگێرانە لە باشووری کوردستان بۆکو نوخبەیەکی دیار و دێتە کایەوە و ئامانجی کوردستانە و شۆڕشی کوردستان و کوردستانی گەورەیە برادەران و هەواڵان و خەڵکە شۆڕژگەرەکەی ڕۆژهەڵات فەوری ئیلهامی لێوەردەگرن دیێن دەست بەجێ بۆ خۆیان کۆمەڵەیەک دروست دەکەن بە نێوی کۆمەڵەی ژێکاف لە 1930 938 دەڵێن
کە حیزبێک درو بنی حیزبی ئازادی بەڵام دواتر لە ئەسڵدا یەکەم متەمە ئەوە من لەسەر کاغەز قسە دەکەم بەڵام وەکو کاغەز وەکو بەڵگە لە 1942 کۆمەڵەی ژێکا لە دەوروبەری مەهاباد لە سابڵاخ متەمەر دەکاوە ئەو متەمەرە تەسبیت کەناوەکەی بەتەواتی بێ بە کۆمەڵی ژیانەوەی کوردستان تر ئەوە شەر غامزە ئەوە شەر معلوم نیە تا ئێستا یەک دەڵە ژیانی کووردە یەک دەڵە ژیانەوەی کووردە یەک دەڵە ژیانەوەی کوردستانە یەک دەڵە ژیانی کوردستانە لەین لەسەرەوەی بەڵام ژێ و کافەکە هیچ ئەو لاولای تێدانێ ژەیەکەمە معنای ژیانە کافەکە جایا کووردە یا کوردستانە ئەمە لەسەرەوەدا زۆر مناقشەمان کردەوە ئەگەر چاو لە کتێبەکەی من بکەی لەسەر ژیان و بەسەرهاتی عەبدوڕەحمانی زەبیحی کە ساڵی 1999 پابلیش کرا و چاپ کرا و بڵاوبەوە من نەمبینی وڵاوە گلێکشی لێ بکەم خۆزگە بۆ بێنەوە 30 ساڵەوە پێشە کاکە کەمتە خەمی خۆمە دیارە خۆی زاتێ لە وشەدان حتمەن هەیە لە وشەدان هەیە جەماوە ئەم کتێبە ساڵی 99 بڵاوبەتەوە جارێکیشان لێرە تەجدیدی چاپ کردەوە بەڵام چاپەکەی سوید زۆر جوانترە ئیتر کۆم بۆ زۆر کۆم بۆ ئەمە لەوێدا بە وردی هاتوومە سەر ئەوەی کە ئەو کاتی ڕۆژهەڵاتی کوردستان لە چ بارودۆخێکیدا بۆ ئەو پاتی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو کۆمەڵەیە چۆن دامەزرا هەرچەند کۆمەڵە پێم وابێ سەرەتا پێشەواشیان لەگەڵانە بووە نەخێت ئەوان کوتیان هاتوو لە دەستورەکاندا هاتووە دەستور نەبوو بەڵام لە گۆڤارێکیان دروست کرد بنیوی بڵاوکردە بنیوی گۆڤاری نیشتیمان لە نیشتیماندا هەر بڕگە باسی شتێکیان کردو هەر بڕگە شتێکیان لە مانیفێستی خۆیان بڵاو کردوتەوە لە مانیفێستی خۆیان بە کۆمەڵانی خەڵکتەوە وەکو مەسەلەن جەهل و جەهالەت و دەست بۆ تفەنگ بردن و عیلم و ئەوانە مەسەلەن کتویانە مەسەلەن تا کورد نەگات بەوەی کە بە عەقڵ و بە مێشک بە هزر بە ئەندێشە مسلح نەبێت و ئەوە نەبێت نابێت دەست بۆ تفەنگ بەرین ئەوانەی هەموو تێدا بووە و ئەو جارەکانە زۆر جار ناڵاوە هەمووی ئەوانەی لە زمانی دایکی نیشتیمانەوە کتۆ بەو زمانە کە دایکی نیشتیمان لێمان ناڕەحەتە لێمان گلێی بەندە گلێ من دەکەم لە کۆتوبەندایە لە چواردانە دێوی پیسی ڕەش ئەوە یەک قاچ و پەلوی دایکی نیشتیمانیان بە زنجیرەوە کردو حتا لەسەرەوەی نمایشێکیان دروست کرد شانوویەکیان لەسەر جاددا دروست کرد لە هەموو شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە نمایشیان کرد بە نێوی دایکی نیشتیمان خۆشی گۆڤارەکەشان نێوی نیشتیمان دروست گۆڤارێکی زۆر بەپڕە ئێمە ئەو ساڵانەی ئاخری لە 2007 بە یارمەتی کۆمەڵەی بریکەی ژین چاپم کردەوە هەموو ژمارەکانی نیشتیمان هەموو ئەو نووسراوانەی کە لە سەردەمی نیشتیماندا هاتووە نووسەرەکانی خەبات جێڕەکانی هەمووی ئەگە بتاندنێ بە قەرز زۆر باش دەوێت چایل بێ وشەدان هەی بێ بە دڵنیایی تەسەوڕەکەم لە کارجەماوە هەبێت حتمەن هەیەی ئەوە زۆر چاک بۆ کەسێکی وەکو جەنابتان کە حەز بە باری نەتەوەی پارچەکانی کوردستان دەکەی و پێت خۆش ئەو مێژە بکەی زۆر بەوردی زۆر بەوردی باسی ئەوی تدایە کە بار و دۆخی ئەو کاتی کوردستانی ڕۆژهەڵاتی کوردستان لە چ بارودۆخێکدا بووە و نوخبە و ڕۆشنبیر جیا لە شێخ و ئاغا و مەلا کە پێشوی هەر شێخ و ئاغا و مەلا بەڵام قۆناغەکە ئاگۆڕێ لەو کاتێ قۆناغ دەگۆڕێ بەڵام بەداخەوە دیسان دێرەدا ڕخنەیەکی سەرەکی کە ئەمن گرتومە لە ڕۆشنبیری کورد ئێستاش دەیگرم ئەویش ئەوەیە کە ڕۆشنبیری کورد تا ئێستاشی لەگەڵ بێ قەت بڕوای بە هێزی ئەژنۆکانی خۆی نەبووە هەمیشە و دایم خۆی بە بچووک سازانی و ڕۆشنبیری کورد حتا کۆمەڵەی هیواکە ئەو پیاوە گەورە ڕەفیق حیلمی تێدا بوو کە کاتێک کە مەلا مستەفا لە منتەقەی بلەو بارزان شتێک دەکات تەقوتۆقێک دەکات بە نێوی بۆ مدیر ناحیە و شتی ئاوا هەڵایەک ساز دەبێت لە منتەقە ڕەفیق حیلمی لێرە لە کەرکووک و لە سلەیمانی کۆ دەبنەوە کۆمەڵی هیوا دەڵێ بچن لەوێ بە ئەوەی ئیستغلال کەین بە نێوی شۆڕشی نەتەوەیی و بۆ خۆیان دەخوایان ڕانەدیوە کە لە کەرکووک شارێک و کەرکووک شارێکی وەکو سلەیمانی بێن شۆڕشێکی نەتەوەیی وەڕێبخەن کوتیانە ئەوە مەلا مستەفا لەوێ دەیکا شێخ ئەحمەدی لەگەڵ مەلا مستەفایەوە چێ یعنی ئەوان زۆرتر بڕوایان بەوەی بۆ کە
کە ئەوەی کە ئەو کادوا بۆ دەبچینەوە سەرکە قروز نەبووە کاک علی زۆر هێزی داگیرکرد زۆر گەورە بووە بۆ نمونە زۆری لەم ناوچانە هەبووە ینی بۆ نێمە لە زنجیری پێشەوە باسمان کرد لە 1930 کاتێککە ڕاپەڕینی بەردەرکی سەرای سلێمانی دروستە بێ هەر ڕەفیق حلمی و ئەوان ینی پێشڕەوایەتیەکەن کاتێک کە ڕازینین بۆی کە بچنە سەر لەسەر شۆڕشی نەتەوەیی ئەوان ئەوەندە متەزەلزل بوون ئەوە بوون ناجێگیر بوون کە کتویانە بامەلا مستەفا سەرکردایەتی مام بکە 4 نەفەر لە هەرە ئەفسەرە گەورەکانی خۆی 4 نەفەر لە هەرە ڕووناکبیر و ڕۆشنبیرە گەورەکانی وەکو میرحاج و مستەفا خۆشنا و ئەوانە دەڵە بڕۆن غاردن بچن ئیستقلالی ئەوەی بێنن ئەو شۆڕشەی کە لە بلەو بارزان ڕوویداوە لە دوورەوە بیکەن بە شۆڕشێکی نەتەوەیی کە بۆیان نەکرا ئەینی شت وەختێک کۆمەڵی ژێکاف ئیتر هاتە سەروەی کە شەڕی جیهانی دووەمەوە خەریکەتەوە بە هاوکاریت بکەم بینی سەرەوە بیزەڵێت ترشێکاف بێتە وەکو منداڵدانێک کۆماری مەهاباتی لێوە دروستە بێ لە دایکە بێ لە 1945 پێم وابێ داوا لە قازیەکەن لە پێشەواکەن کە بێت بەشدار بێ لەگەڵیانەوەی کەن بە سکرتێری ئەوان داوا لە قازی ناکەن بەڕاستی با منەوە هەڵی چاکەم کۆمەڵی ژێکاف وەک شتێک وەک شەبەحێک لە ئاسمان دابوو خەڵک نەیدەزانی چیە ئەوەندە نەهێنی بوو ینی مەسەلەن کە تۆ دەبووی بە ئەندام 3-4 ئەندام بە دواتەوە بوون و ئاگایان لێ بوو کاریان لەسەر دەکردی بەو لایدا ئاخری کە هەڵیان دەستنگاندی و دایانزانی کاکە گمۆ بوو ئەوەی دەبێت بێتە ئەندامی ژێکاف یەکێک دەهات قسەی لەگەڵ دەکردی و دایان کوت ئەو شۆ لە فلان کۆڵان لە فلان جێگا بە پێچ و بەو لایدا لە فلان دەرگای وەرە ژوورێ ئەتۆ دەچیە ژوورێ کاکە ژوورێکی پڕ لە عەلەمی کوردستان و پڕ لە سەرکردەی کورد و پڕ لەوانە و مۆمێک داژیش ساوە و تاریک و خۆفێکی پێوە ئەوە بووە ئەمە لە زۆرێک لە پارچەکانی دیکەی کوردستانی ژەم لازم لە دووبارە بۆتەوە ئەمەشی ناشار و خەباتی سۆن داوە بە ئاڵای کوردستان و بە قورئان و بە شەمشێری کوردی و بە ئاڵای کوردستان ئەو جارەکانە سۆندەکە زۆر تون بووە هەتا هەی نابێ خیانەت بکەی هەتا هەی نابێ بە زار و بە چاو و بە زمان هیچ ڕمزە هیچ نهێنێکی کۆمەڵە بدرچێنی ئەمە هەبوو دنیا و خەڵکیدا ئەو گۆڤاری نیشتیمانەکە هاتووە خەڵک چاوەڕێی بووە ئەوەندە شتی خۆشی تێدا بووە ئەوەندە دایکی نیشتیمان گلەی لە ڕۆڵەکانی کردووە دایکی نیشتیمان دەڵێن بووە تاکەی نابزوون تاکەی هەڵناکەن ئەو جارەکانە ئەویان بارگاوی کردووە بە شعرەکانی حاجی خادری کۆیی کە هەمووی شعری نەتەوەیین هەمووی گفتوگۆی نەتەوەیین ئەو جا مەلای گەورەی کۆیە ئەوانەشیان تێ هاویشتۆ لە نووسراوەکانیان دووسێ نووسراوە نەبوویچان کە گۆڤاریان بۆ مانگانە دەرچووە و گۆڤار زمان حاڵی کۆمەڵی ژێکا بۆ زمان حاڵەکەیان بووە ئەوی دیکە جارجار دەریان کوردە مەسەن وەکو دیاری کۆمەڵی ژێکا بۆ لاوەکان یا مەسەن ڕۆژمێری کوردی پێشواشە لە چوارچەوەی ئەو ڕێخستنی هێنیانەیە بووە چەند جاری داوا چەند سەرچاوێکی چەند جاری داوا کردو بڕاستی چەند جاری داوا کردو کە ببێتە ئەندامی ژێکافی بەشێک خۆی داوای کردو بەشێک لە ئەندە خازی پیاوێکی بە هەیبەت و بە دسیپلی ئەوە بووە ینی بە هێژمۆنی بووە ینی خازی سابڵاغێ بووە ینی هەر حاکمی سابڵاغ بووە بە بابی شێوە بە باپیری شێوە ینی بە حکوومەتەکانی ئێران ماڵی قازیان داناوە بە حاکمی سابڵاغەیە بابی لە تەڕەف تارانەوە حاکم بووە ئەی قازی شەر حاکمی شاری سابڵاغێ بووە ئەمە بەڵام هەستی کوردایەتەکەی بە قوت بووە ئەو دەنگۆی ئەم حیزبەشی بیستۆ ئەو کۆمەڵەیە زۆری حەز لێ بۆ بچێتە ناو ئەو حیزبەی بەڵام برادەران بەشێکیان زۆر مخالیف دەبن زۆر ئەوانەی سەرکردایەتی کۆمەڵی ژێکاو دەڵێن ئێمە وعدمان داوە نە شێخ نە ئاغا نەمەلە نابێ بێتە سەرکردایەتی چونکە تەجروبەی تاڵی پێشوو کە ئەو ئاغا و شێخ و مەلایە کە جڵەوی شۆڕشان بەدەستەوە بووە قەت پشویان تا سەر نەبووە ئەتر لە نیوەی ڕێگایدا جایات کوژراون جایات تەسلیم بوون جاگە ئەوان تەسلیم بوون یا کوژراوەندی شۆڕشەکە لە ناو چووە ئێمە دەمەوێت شۆڕشێک دروستکەین کە بەو شتانە لە ناو نچێ شۆڕشەکە بچێتە ناو قوڵایی حزب و فکری کۆمەڵانی خەڵکەوە ئەمە هەڵبەتە قۆناغی مێژوویە کاگالی بۆ ئەوەشمان لەبیر نەچێت لە جەنگی جیهانی دووەمایە جۆرێک لە جۆرەکان ئەو جەنگە هەیە لە نێوان سۆڤێت و بەریتانیا و ئەمریکایە لەلایەکی دیکەوە جۆرێک لە پشگیری سۆڤێتی ژۆرە گیری و کاتە بە دروستکردنی کۆماری مەهاباد لەگەڵ کۆماری ئازەربایجانی شایە هەڵە نەبوومانە لەو ئەمە قۆناغی دوای ئەوەیە
ئەمە حقیقەت ئەوەیە کە کۆمەڵی ژێکاف بە هەر جۆرێکی بێت سێ لە هەرە سەرکردە گەورەکانی کە یەکیان کە مۆتۆڕ و کلیلی کۆمەڵی ژێکاف بوو کەویش عەبدوڕەحمانی زەبیحی بوو ئەمانە بە شتێک دەگیرێن لە ڕێگای ورمێ شتیان لێ دەگیرێ و ئاڵای کوردستانیان لێ دەگیرێ ئەوانە دەست بەجێ ئەو سەر لەشکر زەنگەنە کە حاکمی ورمێ بوو ئەوانە قۆڵبەست دەکات دەیانێرێتە تارانێ 8 مانگ لێوێ دەبن ئەو 8 مانگە باقی برادرانی ژێکافی ئیتر دەبینن کە تقریبەن کۆمەڵە تۆزێک سەغیرە و کۆمەڵە تۆزێک سەرکردەی نەدەستدا و ئەوانە قازی دێتە دەبێتە ئەندام و کە دەبوون و ئەندام بوون و سەرکردەبوونی یەکسەر وازان بێ بە سکرتێر وانە یەکە و یەکە سکرتێریان نەبوو بەڵامی تر سەرۆکیانە باش ئیتر یەکا و یەکە و بە دوای ویدا هەرەوەی کە دەفەرمووی لە جەنگی جیهانی شەڕی عالەمی خەریکەوە تەواو دەبێت سۆڤێت تەماحێکی زۆری دە ئێران کردووە ئەو دەم کە سۆڤێت و ئێرانە گیرێت تقریبان لەو کاتە بەڵێ ئەمریکا و ئینگلیس و سۆڤێت ئێران داگیر دەکەن لە زمانی ڕەزا شایدا و چونکە پێیان وا بوو کە پادشایەکی ڕاناکە پێیان وایە پادشایەکی بێعورزەیە دێن دەیگرن کە دەیگرن دڵن کاکە تۆ بەکاری پادشایە نایە و تەبعیدی دەکەن بۆ جەزیرەیەکی دەریای ئارام وانە و لەوێ لە جەزیرەیەکدا حتا دەمرێ لەوێ دەبێت بەڵام کوڕەکەی گەنجێک بووە 23 ساڵ کوتیان ئەوە بەکاری مەدێت چۆنی لێ خوڕین ئاوە دەڕات ئینگلیسیش و ئەمریکاش و سۆڤێتیش سۆڤێت سەری ئێران داگیر دەکە شیمالی ئێران هەمووی داگیر دەکا باکوورەکەی ئینگلیس دێت لە جنوبەوە دێت لە خەلیجەوە دێت لە دەریای عەمانەوە دێتەوە خلیجی فارسەوە دێت ئەویش دێ هەتا کرماشان ئینگلیس هەبوو و لەو سەریشەوە هەتا نزیک کرماشان سۆڤێت هەبوو لەوەندە لە مەهابات و لە ئازەربایجان کە ئازەربایجانێکی شەیە لە سۆڤێت ئازەربایجانی میرجەعفەرۆفی باقرۆف سەرۆکی کۆماری ئازەربایجانی سۆڤێت بوو و ئازەربایجانیش پچووکەکەشی هەر لە خوارێ هەیە کە تەورێز و ئەوەیە ئازەربایجانەکانی ئێرانە ئەویش بە تەمای ئەو بوو کە ئازەربایجانی گەورە دروستکە لەو ناوچەی بۆیە دەعمێکی زۆری ئەو جەماعەتەی کرد کە زۆرتر ئینتیمای بۆ حیزبی توودە و حیزبی کۆمونیستی سۆڤێتی هەبوو پێشەوە پێم وابێ قسەیەکە کاڵێ ئێمە تۆمەتبارەکەن بە کۆمونیست بوون یاخود بەچە بەڵام ئێمەوانین بەڵامەوەی کە هەمانجیمان هەیە بۆ جۆرێک لە عینەکان کۆمونیست نەبوو بەڵام حقیقەت ئەوەیە کە ئینتیمایەکی زۆر بۆ سۆڤێتە بوو چونکە سۆڤێت زۆر لەگەڵیان نەرمونیان و زۆر لەگەڵیان ئەوە بوو و یارمەتیشی کردن بەڵام ئەوان حقیقەت ئەوە بوو کە دەیانهەویست کە ئێران دەیهەویست کە دوای وەی کە چۆن لە ساڵی 42 کە سۆڤێت و ئینگلیس و ئەمریکا کوتیان ئێمە دەبێت بین ئێران داگیر بکەین و لە ڕێگای ئێرانەوە شەڕەکە زۆر تون بوو شەڕ ئەوە لێنینگراد و ئەوانە خەریک مەسکۆ دەگیرا هیتلێر ئەوەندە بە قووەت بوو کوتیان ئەگەر ئێمە فریای سۆڤێت نەکەوین متحیدێکی گەورەمانە ئێمە دەدۆڕین شەڕەکە دەدۆڕێنی وای ئێرانیان داگیر کرد بەڵام موەقەت وعدیشاندا دوای شەڕ کە تەواو بوو ئێران چۆل دەکەن ئینگلیس و ئەمریکا وعدی خۆیان بردە سەریە سۆڤێت بیانووی دەگرت لە 45 کە ناڕۆینە دەرێ وجارە واوە ئەیتر ئەوە بوو کە کۆماری ئازەربایجانی ئێرانیان دروست کرد پیشەوەری کابرایە بوو سەر بە حیزبی کۆمونیستی سۆڤێت ئەویش خەڵکی تەورێز بوو بە یارمەتی ئەوی و بە سەرۆکایەتی ئەو پیشەوەری کۆماری فیرقەی دموکراتی ئازەربایجانیان دروست کرد دەست بەجێ کوردەکانیش کە لە خواری تەورێزێ بوون و مەهاباد و ئەوانش ئەوە 4 ساڵ یەکی بەڵێ ئەمە 4 ساڵە بۆ خۆیان دەسەڵاتێکی دیفاکتۆ بەڵام ڕانەگەێنراوە ڕانەگەێنراوە بەڵام کۆمەڵی ژێکاف هەمەکارەوە کۆمەڵی ژێکاف هەموو شتێک دەکا کۆمەڵی ژێکاف کۆنتترۆلی شاری بەدەستە گومرجی بەدەستە هەموو شتەکانی دیفاکتۆیەک حکوومەت بوو دەست بەجێ هات کە قازیش بوو بە سەرۆکی ژێکافی بە لاساکەرەوەی فیرقەی دموکرات هات ئەویش دەست بەجێ لە سابڵاغەیە جەماعەتێکی داعوت کردوانە دەو دەمەیدا کە کۆمار ئیعلان دەکرا لە مەهابا هەموو ئاغاوەت و عەشایری دەوروبەری سعودی ڕەقیب بوو باڵای کوردستان بوو لە مەیدانی چوارچرا دەو دەمەیدا
شۆڕشەکەی ڕاپەڕینەکەی ینی سەرهەڵدانەکەی بلەو بارزان شکستی خوار بوو ئینگلیز لێی دابوون زۆر خراپی لێدابوون هەمویان هاتبوون بۆ شۆستانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە منتەقەی نەغەدە و شنۆ و ئەوانە و دەمەیدا برادرانی ژێکاف کە زۆر نەتەوەیی بوونوانە کوتیان کاکەوە سەرۆکی جوڵانەوەی کوردیە لە باشوور دەبێ بچین بەرەو پیری ئەوان لەگەڵ هیوای زۆر نزیک بوون هیواش ئەوانەی بە سەرۆکی ڕاپەڕینی باشووری نەتەوەی دەزانی چون بە دوایاندا و جەماعەتی مەلا مستەفا و شێخ ئەحمەدی برای و بارزانیەکانیان هێنا بووە سابڵاغ و بۆ مەهاباد و بۆ نەغەدە و بۆ شنۆیە و لەوێدا دەو ڕۆژەیدا کە قازی ئیعلانی جمهوریەتی کرد و عەبای جمهوریەتی لەبەر کرد لەوێدا مەلا مستەفاش لەوەیە کە ئەو دەم ئەو وەکو هەڵاتوویەکی شۆڕشەکەی خۆیان کە ئیتر هێریشەکە زۆر تون بوو لە مەهاباتەوە ڕۆشتون بە دوایەوە هێناویانەوە لە مەهابادەوە سەرانی ژێکاف چوون ئەوانیان هێنا بەپڕ بەو پەڕی قەدر و حورمەتەوە کە ئەوانە لە شۆڕشی باشوورەوە هاتوون و جێگایان بۆ کردنەوە و دەکاری لەسەرەوە وەستین کاگالی پێما بێ زۆرێک لە ناڕزایەتی و گلەیشەیە لەسەر ڕۆشتنی مەلا مستەفا و جۆرێک لە هۆزەکانی عشیرەتەکان ناڕازین لەوە بەڵام لە 22/1946 ئیتر کە کۆمار ڕاگەیەندێ کۆماری کوردستان یاخود کۆماری مەهاباد لەبەروی لە مەهاباد بووە پێشەوە قازم محەممەد سوێن دەگەخوا بۆ بوون بەسەر کۆمار نەزانمە گەرەمە دقیق دروست بێگەر هەڵە بووم بۆم ڕاستکەرەوەڵێ لەسەر وڵات و ئاڵاکەم سوێنە خۆم تا دوات لۆپی خوێن و دو هەناسەم بە گیان و ژیان و ماڵم لە ڕێگەی ئازادی تێ بکۆشم تاوەکو ئاڵاکەمان لە ئاسماندا بشکێتەوە نەوە من وا بۆ چووکە مێتینگێکی گەورە بوو لە چوارچرای مەهاباد مێتینگەکە ئێستاش مەسەرەنی چووکو دایکی من لە بیری بوو بانکی باوکی من لە بیری بوو و لەوێدا ئەوان گەنج بوونی دی ئەوە ڕاستە قازرودی عێراقیبیش لە درراوە سرودی عێراقی لێ دراوە ئاڵای کوردستان لە زۆربەی بینابەرزەکان هەمانە وڵی ئێستاکە بۆ منە لە باشووری نەخێت گوڵەگەنمێک بوو لەگەڵ قەڵەمێک لە ناوەڕاستەکەی ئیتر ئەو ئاڵای جمهوری مەهابادە کە هەیە زۆرە زۆر کەسیش بەکاری دێنێ سێڕەنگەکە وە خۆیەتی بەڵام لە زیاتی تیشکی خۆر و خۆرەکە گوڵەگەن دوو گوڵەگەنمە و لەگەڵ قەڵەمێکی پاندا ئەوانەیە ئەمە جمهوری زۆر بە پەلەپەل دامەزرا و مەلا مستەفاش کە هاتبوو خەڵکێکی پۆشتە و پێشمەرگە و چەکدار و ئەو دەم خەڵکی مەهابادی سابڵاغێ سەقز و بۆکان ئەو تەجروبەیان نەبوو کە ئەوانە لە باشوورەوە هەیان بوو ماوەی 3-4 ساڵ بوو دە شەڕدا بوون لە شەڕی پارتیزانی دابوونەوەنە بەڕاستی ئەوان پێش وەکو مامۆستا و شت چاویان لێ دەکردن بۆ تەنانەت بۆ نامەنووسینی کوردی وشتی ئاواش کە هەموو حەزیان لەو بوو کە خەتی فارسێکە فرەدەن و ئینشا و ئیبلای فارسی فرەدەنوانە ئیتی کۆمەڵی خەڵکی وەکو سەعید ناکام و عوسمان دانیش و ئەوانش کە لەگەڵ ئەو شۆڕشە هاتبوونەوێ و میر حاج و ئەوانش یارمەتی خەڵکیاندا بۆ فێربوونی زمانی کوردی بوو کۆمار تا چوت درێژ بۆ کاک عەلی لە مەهاباد بەڕاستی زۆر درێژ نەبووە کۆمار لە مانگی خایان بەڵام سنوورەکەی 11 مانگ بوورێت سنوورەکەی مەبەستم سنوورەکە بەڕاستی بەشێکی زۆری ناوچەی موکریان بوو ناوچەی موکریان تا دەڕۆی حتا سەرای بەی نێوانی گوندی سەرای نێوانی بۆکان و سەقز ینی جپە لە سەقز بوو جیپەی دەوڵەتی ڕەزاشای لەگەڵ کوردەکان لە سەقز بوو و لەو لاشەوە تا بانەی حتا معسکەری سەردەشتیشی نەگرتەوە ئەو جارەکانە داهات بۆ شنۆ بۆ ورمێ نەچوو بۆ خانێ و مەها مکریانی دی هەرەوەندا و جا منتەقەی سۆمابرادۆست و بەهادرخان و ئەمەرخان و ئەوانش لە منتەقەی شکاکان بەڵێ بەشێک بوون لە کۆماری کوردستان کە پایتەخت باشە لەو یان زەمانە کاک عەلی ڕۆڵی ئاغا و عشیرەتەکان چۆن بوو زۆر خراپ بوو من نەمیزەوە بڵم بەڕاستی یانی زۆر قسە لە هەیە لەسەرەوەی کە پشتی قازیان نەگرتووە جۆرەکان پشتگیریان نەکردو هەمووشیان بەڵام زۆربیان قازی لە حیقەتدا هەڵەیەکی گەورەی کرد ئەوی ژەوە بوو کە بەعکسەوەی کۆمەڵی ژێکاف کە هێز و توانای خۆی بەڵام بۆ ئەو کشتانە نابێت قەزاوەتەکە یەکلایە نەبێت دەبێت بگەڕێنەوە سەر شرایەتی زەمان و مەکانی ئەو دەمی کۆمەلگای کوردی یعنی ناو کۆمەلگای کوردی ناو
کولتوری کوردی ناو ڕەوابیتی ناو کوردەواری حقیقەتەوەیە کە ئاغاوە دەستێکی زۆری هەبوو لە هەموو شتێکدا. ئەوڵەن ئیسلاحی زراعی نەکراوە، زۆربەی دێوی دێهادی ئاغاوەتە، زۆربەی خەڵک ڕەعیەتە، زۆربەی خەڵک مریدی ئاغایە، زۆربەی خەڵک مریدی شێخە. ئەمە دەبێت ئەوە لە بەرچاو بگرین زادوایە قەزاوت بکەین. قازی بەڕاستی پیاوێکی بە اقتدار و بە دەوڵەمەند و زۆر دەوڵەمەند و زۆر بە اقتدار و زۆریش بە نەفوز بوو، یعنی ئەوە هیچ شک و گومانی دەوەدا نیە. بەڵام هەڵەیەکی گەورەکە کرا لە کۆماری مەهاباد بە عەکسەوەی ژێکاو کە ژێکاو بە مانیفێستەکەی و بە نووسینەکانی و بە بیر و باوەڕەکانی ئەو دیکون نابێ پشت بە ئاغا و شێخ و مەلا ببەستین کە حقیقەتیشدا خازی هەم ئاغا بوو هەم مەلا بوو، هەم ئاغا بوو هەم مەلا. نامەیەکەیە کاک عەلی ئەگەر دەرفەتم بێ هەم ئەکیدم ڕەنگە جەنابەت بینی بێت بۆ بینەرانیشی بخوێنمەوە لەو کاتی کەیتر کۆمار وەزی باش نابێ خەریکەیتر وردەوردە بەرە کۆتای ڕوا قازی بنامەیەک بڵاو دەکاتەوە پێم وابێ یاخود نازام چۆن ئاراستەیەەکە بە دیاریکراوی کە ئەمە تقریبا دەقەکەیەتی لەگەلەکەم من لە دوا هەنگاوەکانی ژیانمدا وەرن لەبەر خاتری خوددا ئیتر دوژمنایەتی یەکتری مەکەن و پشتیوانی لە یەکتری بکەن. نامێکی تقریبا دوور درێژە من چەندێکی خوێنمەڵە لە دژی دوژمنەستەم کار و لە ڕەخەکان بۆستنەوە خۆتان مەفرۆشن و دوژمن چەند خۆی لێەوە نزیک بکاتەوە هەرچیەکتان بۆ بکات تەنها بۆ ئەوەیە کە دەیانەوێت کارەکانی خۆیان بەیەوە تاوا بکەن وەگەرنا ئەمە تقریبا لە چەند دێڕێکە کە مەسەن دە ڕەنگە دە و ئاخریاندا کەوت بێتە سەر ڕۆژە و هاتێتە سەر لاپەڕەی یەکەمەکانی ناو میدیایی بە تایبەت سوشیال میدیا ئەمە لەسەر ئەو بەڵگانەی و لەسەر ئەو شتانەی کە ئێمەمانان لێ کۆڵینەوەمان لەسەر کردو و خەڵکانی وەکو کاک ئەمیری قازی کاک ئەمیری حەسەنپور و کاک حەسەنی قازی و ئێمەمانان و کاک نوشیرەوان بە تایبەت لەسەر جمهوریەتی کوردستان کتێبێکی زۆر بە پێز و بەرهەمی نووسی ئەمە دەبێت لەسەر ئەوانە قسە بکەین لەسەر ئەوەی کە ئەوەی کە ئەوڕۆ مەلموسە ئەوەی کە ئێمە ناتوانین دی بڵین دیعایەیە ئەوەیە حقیقەتێکە یەکەم دێردا دێڵم لەو کتێبی کە خۆشم لە ژیان و بەسەراتی عەبدوڕەحمانی سەبحی لە ساڵی 1992 بزانی بایم دەمهێنا لەگەڵ خۆم بەڕاستی شەڵا بۆ جارێکی تر ئەمە 1992 بڵاو بووە کە 700 لاپەڕەیەوە پرۆفسۆر ئەمیری حەسەنپور بەڕاستی سەرپەرشتی نووسینەکانمی کرد لەوێ زۆر بە تەکمیلی ئەو بەڵگانە هاتوونەوە ئەوەی کە جیاوازێکی زۆر هەبوو لە سەردەمی کۆماردا کە کۆماری کوردستانە و ئاڵای کوردستانە و حکوومەتین و دەوڵەتین و بە پەلەپەل و ئەوانە یەک جیاوازی گەورە هەبوو لەگەڵ مانیفێستی کۆمەڵی جێکاف ئەویش ئەو بوو کە کۆمەڵی جێکاف دەیهەویست هەنگاو بە هەنگاو بە پتەوی بە زۆر بە پتەوی ڕابەرە و پێشەوە و لاوەکانی جیلی نوێ بەوە پەروەردە بکە کە بەڕاستی نەتەوەیی بن و دایکی نیشتیمان دە قفڵ و زنجیردایە و لە کۆت و بەندایە و دەبێت دایکی نیشتیمان ڕزگار بکەین. دایکی نیشتیمان فقط سابلاغ نییە، دایکی نیشتیمان سلەیمانیەیە، هەولێرە، دیاربەکرە، تەنانەت کۆمەڵی ژێکاف لە ئەلم سلەیمانیەی ئەندامی هەبووە جلالی مەلەکشا شارێکی بەناوبانگی هەیە وەکو مامۆستا برایمی بەرپرسی کۆمەڵی ژێکاف بۆ لە شاری سلەیمانی کۆمەڵێکی زۆر وەکو عوسماندا ئەوانە هاتوون و لە باشوورەوە هاتوون بۆیە مامۆستاقانە لێ مامۆستا بووە مامۆستای دەرسی کوردی ئەمە پەلەکرا بەڵام دۆخەکە پێدوانیە بۆ قۆناغە پێویست بوو بۆشاییەکە بوو مەسەلەن جەنگی جانی دووەم تەخەریک بوو بەرەکەتایەوەمان لە دنیای دووزەمسەری نەبوو یعنی ئەمن ئێستا بە تێڕادیوی دەڵم تاقە یەک نەفەریش تەنانەت زەبیحیش نەبووە کە دوورنمایەکی وای هەبێت کە دوای حەربی عالەمی دنیا بەرەو چۆ دەڕێت ئەم ناوچەیە چۆن چۆل دەکرێت ئەمن ئەوەی بە تەحەداوە دەڵم ینی هیچ کەسێک هیچ دانیشمەندێک هیچ دوورئەندیشێک هیچ ڕووناکبیرێک شک نابم کە لە سەردەمی حەربی عالەمی دووەم دوورنەمایەک و استراتیژێک و تەحلیلێکی وای هەبێت لە ئۆزا و ئەحواڵی چ کورد چ ئازەری و چ ئێران و چ حەربەکە ئەویان نەبووە هاتوون هەمووی لە ڕووی ئەوەی کە ئەو ڕۆکانە فرقە لە تەورێز ئیعلانی جمهوریەتی کردووە ئێمەش ئیعلانی جمهوریەت دەکەین ئەخ بەچی چۆن دروستە بێ ئەویان نەکردو بە بەرنامە و پلانی استراتیژی
دوور هەروەش واکە تەمەنی کۆمارەکە ئەو چی کردو سەگداریان ویستۆ سەگدار دەست بەجێ مەلا مستەفا تا لێرە 500 سەگداری لەگەڵ وەرە بە قورباندەوەەر بۆ نێو هێزی پێشمەرگە بەبێ ئەوەی کە بزانێ مەلا مستەفا ئەجندای چێ مەلا مستەفا بۆ هاتۆ ئەوە دواتر فلان ئاغا هەفتا سێکداری هەیە بیهێنن بۆ ناو هێزی دای زۆری شان پشتی تێەکەن هەمویان لە بنەوە نامبەدە نووسن بۆ قایم مقامەکانی ناو عەجەمان و بۆ ناو ژێنراڵەکانی ناو ئەرتەشی ئێرانی و بۆ هەمویان لە بنەوە پەیوەندیانە بۆ دوای ڕووخانی کۆمار ئەوانە دەرکەوتن کە ئەوانە هەموو لە بنەوە هەر ئەو ئاغاوەتەی کە بەشێکیان کاربەدەستی کۆمار بوون بەبێ ئەو لای وەک بەرزەکی بانان بۆی دەرچون چوونەوە تارانی و موقعیتی خۆیان وەرگرت و هەموو شتێکە تەنانەت ڕاستە مەسەن سێ چوار ئەفسەریان ئیعدام کرد فەقیرانە چونکە بێ کەس ئەوە بوون بەڵام ئاغاوەتە گەورەکەی کە لە کۆماردا سەرۆک وەزیران بوو وەزیر بوو ئەوانە چوونە ماڵی هیچ مەسەن سەرۆک وەزیرانی خازی محەممەدی بابە شێخ بوو شێخێکی گەورەی تورجان سەرۆک وەزیران بوو ئەو ڕۆیژ شتەی قازیە بڵێ ئەو ڕۆژ دەستەی پێقاعدا کرد ئەو ڕۆژتەوە هیچ کەس نیکو کاکە بۆ وات کردەوە هیچ چۆ سەر کار و شغڵی خۆی مەسەلەن ئەوی دیکە مەسەلەن ئسماعیل ئاغا ئیلخانیزادە وەزیری ڕێگا بوو چۆ سەر کاروباری خۆی حاجی ڕەحمان ئاغای مهتەدی یا ئیلخانی ئەویش چۆ بۆ تارانی مەلا مستەفا چی بەسەراو کاک مەلا مستەفا ئێستا ڕۆڵی چی بوو مەلا مستەفا بەڕاستی کە وەختێک کۆمار تێکچوو ئەو ئاغاوەتانە بەشێکی زۆری چوونەوە بەرەو شای وەفاداریان بۆ شای نووسی و شاژ هەمووانی عەفو کرد و بەڵام چوار ئەفسەری زۆر قازی محەممەد لە سێدارات قازی و سەیف و سەدی برای ئەعدام دەکەن ئەیتێ دەڵن غایلەکە مەدانی چوارچرا پێم چوارسای هەڵیان داوەستن بەیانی زوو دوای ویست چوار ئەفسەری دیکەشی لە مازوچی و نەغەدەیان و چوار ئەفسەر بوون ئەفسەری جێیش بوون لە کۆمار ئەوانی ئەعدام دەکرێن چەند ڕۆژێک دواتر 9 نەفەریش لە سەقز ئەعدام دەکرێت ماڵی فەیزوڵا بەجەکان ئەرەوەندا ئەوی دیکە بەڕاستی ئاغاوەتەکە چۆ جێگای خۆی ئەوە بوو دێرەدا ڕاستی کۆمەڵی جێکافی سەلمان کە کاکە شێخ و ئاغا متمانەی شۆڕشێکی درێژخایانیان پێ ناکرێت شێخ و ئاغا بە دوای بەرژەوەندی خۆیت یارە و ڕۆکان لە باشووری کوردستانەوە تا دەبینین کاکە ئەوەی کە ئەو کورد بە درێژایی مێژوو زەربەیەکی زۆری لە شێخ و ئاغا بە دوای نەوەی خۆیەتی بە دوای کچ و کوڕی خۆیدا دەڕوا ئیتر غەمی کچ و کوڕی فەقیر و هەژاری ناخوا باش مەلا مستەفا چی بەسەراو کاک مستەفاش دەست بەجێ خۆی خود کردەوە و خۆی قوتار کرد کە بچێت لەگەڵ شای قسام بکە بابە ئەمە هەڵاتوین ئێمە نهاتوین جمهوری دروستکەین ئێمە نەهاتوین کۆمار دروستکەین ئێمە تەسادفی بە سوتفا لەو دەمەیدا بە خەولی ئینگلیسی دەڵێ بای ئاکسیدنت دەو دەمەیدا ئێمە لێرە بووین و جمهوری دروستکراوە ئێمەش بووین بە بەشێک لە پێشمەرگەی کۆمار چونکە بۆ خۆمان پێشمەرگە بووین ئەمە دەچێت بە پەلەپەل غار دەدا دەچێتە تارانیە شێخ ئەحمەدی برای لە نەغەدەی لەگەڵ هێزەکەی خۆی بەجێ دێڵە بۆ خۆی دەچێتە تارانێ و لەگەڵ شای داموستانێک دەکا تا شا دەڵێت دووسێ ڕێگاتانەیە یا بڕۆنەوە بۆ وڵاتی خۆتان تەسلیم بنەوە یا وەرن لێرە لە فلان جێگای لە هەمەدانە جێگاتان بۆ دەکەمەوە بڕۆنی تر ئەوە بن حل بن دەنێو ئێرانەدا و پا ببنەوە مەلا بەستای دەڵێ با فکری لە بکەینەوە زیرەنگانە قسەی لەگەڵ دەکا با فکری لە بکەینەوە دەسم پرس بە برا گەورەکەم دەکەم ئەوەش دەی قبول دەکات دێتەوە بە پەلپەل دەڵە شێخ ئەحمەدە تۆ بڕۆ لەگەڵ ئەو جەماعەتی ژن و پیر و پاتاڵەوانە ئەتۆ بڕۆوە خۆت تەسلیمکە و دێن لە مووسڵ خۆیان تەسلیم دەکەن و دواتر مەلا مستەفاش ئەوەی کە گەنجە و بە خوڕە و بە پتەوە و بە تینە ئەوانە کۆ دەکاتەوە تقریبا 400-500 کەسێک لەگەڵ خۆیان دەڕاتە سۆڤێت ئیتر بە پاشەک شەو بە چوونی ناو عێراقی و دیسان هاتنەوە بەرەو تورکیا و دیسان هاتنەوە بەرەو ئێرانێ و ئیتر شەڕیان دەکەن بەڕاستی هێزێکی 400-500 کەسی بەو شاخ و چەوەیدا دەجوڵەدان بە جەوەلاندان شەڕ دوسێ جار تووشی شەڕ دەبن بەڵام ئاخرەکەی خۆیان قوتار دەکەن دەگەنە سۆڤێت دەستنەگەن لە ئازەربایجان دەپەڕێنەوە لە سنووری سۆڤێت ئێران کە چەمێکی بنێودا هەیە بە چۆمی ئەرەس مەشهورە لەوێ دەپەڕێنەوە ئیتر بۆ تام ماوەی 13 ساڵ تا شۆڕشی عەبدولکەریم قاسمی ئەوان لە سۆڤێت پەنابەر دەبن و بڵاوە دەبن و بەشێکیان حەل دەبندنی و کۆمەلگای سۆڤیتاوە ژن دێن و منداڵیان دێ و بەشێکشان دەگەڕێن کاک عەلی من
کاتێکی زۆر کەمم ماوە اینجا ئێمە قرار بوو بەدەل لە کۆماری مەهاباد باسی دروستبوونی هێزە کوردەکانیش بکەین باسی شۆڕشی ژینا بکەین چی بکەین ڕێکەوتنی بکەین زنجیرەی داهاتوو بکەین بە بەشی دووەم و باسی ئەوانە بکەین یاخۆت تۆ لەگەڵم داوی جارێکی دیکە حەزەکەم هەر بەیەکەوە ئەوە تاوا بکەین نەخێر ئەمڕۆ فریا ناکەوین چەند خولەکێکمان ماوە وانە بالضبط چەند خولەکێکمان ماوە من و تۆ باڕێک بکەوین هەفتەی داهاتووش لە هەمان ڕۆژە لە شەممە من میوانداری تۆ کەم و خۆشحاڵ بم بۆی ئەم بەشە تاوا بکەین باش نییە کۆمار لە 1940 سیوێکی ئازاری تر قازی محەممەد لە سێدارە ئادرێ ئەمە بکەین بە کۆتایی تێک چوو کە لە ئاخر و ئۆخری 36 دوای 11 مانگ لە ئیعلانی جمهوری لە مەهاباد لە ساڵ 1946 لە مانگی بە فرانباری شتێکی ئاوە ئیتر جێیشی ئێران دێتەوە بۆ سۆڤێت دەکشێتەوە لەو بەشە سۆڤێت دەکشێتەوە بەڵێ سۆڤێت دەکشێتەوە چکە فشاریان بۆی نا سۆڤێت نەدەکشا بەڵام ئەو ئەهدی کردبوو لەگەڵ هێزی کۆماریش بێ هاوکاری بێ متفقین لەگەڵ هێزی متفقینی شەڕەکە کە شەڕەکەیان بردبۆ و هیتلێر کوژرا بوو هیتلێر نەما بوو ئاڵمان گیرا بوو ئیتر ئەوە بە نەفعی لە بەرژەوەندی ئەمریکا و فەڕەنسا و ئینگلیز شەڕەکە تەواو بوو و دووبارە ئەوان دابەشی دەستکەوتەکانی خۆیان کرد یەکێک لە شتەکانەوە بوو کە دەبێت ئێران وە خۆی بمێنێتەوە یەکێک لە شتەکانەوە بوو کە ئێران ڕەزاشا ڕۆیوە تەواو تازە نایەتەوە کوڕەکەی دەبێتە پادشا و باشترین سیستمیش بۆوان ئەوە بوو کە هەر پادشایەتی بێت کۆمەڵە خەڵک احترازیان کرد کە نەخێر با جمهوری بێ و با ئازادی بێ و با دموکراسی بێ و با هەڵبژاردن بێ بەڵام ئەمریکا و سۆڤێتیش لەگەڵ بوو کە نەخێر ئەو پادشایەتێکە بێنێتەوە بۆ کوڕەکەی بێت تی کوڕەکەی بوو بە پادشا حتا ساڵی 79 لەو کاتیەوە تاکەیتر شۆڕش هەڵەگرێت شۆڕش ئیسلامی ئەو جارەکان ئەو دواتر باسی دەکەین کاتە بەشی دۆمەکەینە زنجیرەی داهاتوو باسی حیزبە کوردیەکانەکەین و باسی شۆڕشی ژیناشەکەین و جۆرە لە جۆرەکان کۆمەڵک تێبینی دیکەمان هەیە لەسەر بەشێک لە هێزەکان توانین ئەوەش مناقەشە بکەین لە بەشی زۆری ماوە یعنی ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە دەتوانین بە چەندین تەوەردا باسی شۆڕشەکان دوای قازی دوای ئەو خامۆشەی دوای مستەدیق لە زنجیرەی داهاتوو لێوە دەست پێکەینەوە لە دوای قازی ڕۆژدۆخی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن دوایەوە سەرۆگۆزیرانێک لە ئێرانی هات لە ڕووی جەبر و ئیجبارەوە شا مەجبور بوو شا جوانەکە کە کابرایەک بێنێ کە تۆزێک کراوە بوو تۆزێک دموکرات بوو تۆزێک مافەروەەر بوو ئەویش بنەوی مستەدیق و مستەدیقیش دواتر ئەو کۆدەتای بەسەرداکرا ئاوە بەسەدات و دەوێتدا فەزایەکی ئازاد فەزایەکی ئەوە کرایەوە بۆ ئێرانێکە ئەم هێزە سیاسیانێک کە جەنابت دەفەرمووی دیسان لەوێ و بە تینێکیان کەوتە بەری و زیندوو بوونەوە بۆردەکاری باسیەکەین ئەوکاران دەڵن کاتەکەم تەواو بووە بەڕێز عەلی کەریمی نووسەر و سیاسەتمەدار سوپاس کە میوانی من بووی بەڕێزان لە زنجیرەی داهاتوو لە ڕۆژهەڵاتی کوردستان دەمێنینەوە لە دوای کۆماری مەهاباد وردەکاریەکەی هەتاوەکو شۆڕشی نامینی لەگەڵ میوانەکەم بەڕێز عەلی کەریمی نووسەر و سیاسەتمەدار گفتوگۆ دەکەم هەر شاد بن.